گوندێک لە بۆسنیا هێڵی نۆرسی بەنێودا تێدەپەڕێت. ستیپ پلیک کە بە نازناوی فلیک ناسراوە لە شاری ستیپانۆڤیچی دەڕواتەوە بۆ ماڵە کۆنەکەی سەردەمی منداڵی خۆی. ئەم خانووی گۆڕیوە بۆ کارسازیەکی تایبەت بە خولیاکانی بۆ ڤایکینگەکان. دوای سیرکردنی وەرزی یەکەمی زنجیرە تەلەڤیزۆنی ڤایکینگ لە ساڵی 2013دا بڕیاریدا کەمێک ئەفسوونی سکەندەنافی لێرە زیندوو بکاتەوە. یەکەم کاریشی دروستکردنی چەکێکی کلاسیکی بوو کە جەنگاوەرە ترسناکەکان بەکاریان هێنابوو. Ovo je počelo sve od serije Vikingsi. Gledajući prvu sezonu serije Vikinga... هەموو ئەمانە بەهۆی زنجیرەی درامای ڤایکینگەوە دەستیان پێکرد. هەر سەیری یەکەم وەرزی ڤایکینگەکەم کرد، هەستم بە ئارەزوویەک کرد کە تەورێکی ڤایکینگ دروست بکەم. دوای چەندین هەوڵی شکست خوارد و توانیم دانەیەک دروست بکەم. ئێستاش چەندین تەوری دیکەی ئۆریجیناڵم هەیە. زنجیرەی تەلەڤیزۆنی باز لە چیرۆکی خەیاڵی سەدەی نوێی ڤایکینگەکان دەکات و ئیلهامی کەسایەتیەکی نوێی بە پلیک بەخشیوە. هەروە مەشقکردنی تەور و تیرهاوێژی و پۆشاک و ڕێکخستنی قژی بۆ ئەوەی وەک کارکتەرێکی ڤایکینگ دەرکەوێت. هەروەها ماڵی منداڵی خۆشی کردوە بە ماڵی ڤایکینگەکان. A vikinška kuća je nastala kad sam imao sam atelje. سەرتا کارسازیەکەم لەو ماڵەدا دەست پێ کرد کە تێیدا دەژیام. بەڵام دواتر ئیتر شوێن نەما بۆ هەموو شتانەی کە دروستم دەکرد. هەروەیە بڕیارمدا خانووەکە بگۆڕم بۆ ئەو خانووی کە تێیدا لەدایک بووم کە 20 ساڵ چۆڵ و هۆڵ بوو. کردم بە کۆپیەکی تەواوی خانووی ڤایکینگەکان. پلیک دەڵێت ئەو لە سەرەتادا لەلایەن هەندێک کەسەوە گاڵتەی پێکراوە. بەڵام دەڵێت ئێستا کۆمەڵگەکەی قبوڵی دەکەن و پشتگیری دەکەن. سەرەڕای خۆشەویستی بۆ هەموو شتەکانی ڤایکینگ، بەڵام پلیک هیچ پلانێکی نییە بۆ سەردانیکردنی ئەو خاکانەی کە لێوەی هاتوون. لەبری ئەوە دڵخۆشە بە ئەنجامدانی هەموو توێژینەوەکانی بە دیجیتال لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە پەیوەندی لەگەڵ خەڵکدا دەکات. لە ڕاستیدا من بە تایبەتی ئارەزوویەوەم نییە کە سەردانی وڵاتانی نۆردیک بکەم. لە نەرویز هاوڕێم هەیە لە ڕێی فەیسبووکەوە یەکمان ناسیوە، وێنە و زانیاری پێویستم بۆ دەنێرن لەسەر ژیان و سەردەمی ڤایکینگەکان. بۆچی سەدان میل گەشتکار لە کاتێکدا پارچەیەکی بچووکی ژیانی ڤایکینگەکان لێرە لە بۆسنیا بوونیان هەیە؟